دەکەم لەگەڵ بەڕێز جستن تۆماس شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕاستەوخۆ لە واشنگتن میانی کوردستان 24 بەڕێز تۆماس زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 با بۆ دەست پێ بکەم پێویستە حکوومەتی داهاتووی عێراق چۆن بێت تاوەکو ئەمریکا وەک وڵاتێکی خاوەن سەروەری مامەڵەی لەگەڵ بکات. ئێوارەتان باش سپاس بۆ میوانداریتان. پێم وابێ ئێمە هەمان بۆ چوونمان هەیە و تقریبەن ئەتوانم بڕێم لە پرۆسەی بیرکردنەوەی بزانین حکوومەتی داهاتووی بەغدا عێراق چۆنە بێ. هەندێک بابەت هەیە، بابەتی هەژمونی ئێران گەورەترین نیگەرانی ئەمریکا و واشنگتن ئەتوانم بڵێم و دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا و دۆستەکانمانە لە ناوچەکە ئەوروپی و ئەوانەی کە لە ناوچەکە شەژین، بۆیە هێرشەکانی سەر کێڵگە نەوتیەکان لە هەرێمی کوردستان ئەمە نیگەرانێکی دیکەیە کە دەڵێن میلیشیاکان ئەوانەی کە سەر بە ئێران ئەم کاریان ئەنجام داوە. بۆیە ئەمریکا دەبێ بە شێوەیەکی زۆر استراتیژی و سیاسەتێکی زۆر استراتیژی کار بکە و عێراق و بەسێتەوە بە ناوچەکە. ئەمە لە بەرژەوەندی هەمووانە بینیتان ئێستا گۆڕانکاریەک لە سووریا هاتوتە پێشەوە، ئەحمەد شەرع لەوەیە و ئەمە وای نەکردووە کە ئێران دەستی کورد بێ لە ناوچەکە. بۆیە من پێم وایە ئەمریکا و ئەم ئیدارەیە دەبێ هەڵسەنگاندنێکی باش بکە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراق. ئەمریکا چۆن عێراق دەبەستێتەوە بە ناوچەکەوە، یان بە جۆرێکی تر با بڵێم ئەمریکا چ جۆرە حکوومەتێکی لە عێراق دەوێت؟ ئەمە مەوزوعێکی زۆر فراوانە، بابەتێکی فراوانە. یەکێک لەوانە ئەتوانم بڵێم کە ئەوەی کە ئێمە لە ناوچەکە کردومانە پێشتر لە ساڵانی ڕابردوو مەبەستم ئەمریکایە، ئەتوانین زیاتر بچینە ناو سیاسەتی عێراق واتە لە ڕووی ئابووری و ئەمنی و سیاسیەوە بە بەرژەوەندیەکانی ئەمریکای ببەستینەوە و بوونی خۆمان لەوێ زیاتر بکەین، بوونی سەربازی خۆمان لەوێ بکەین لە هەرێمی کوردستان و لە عێراق، نەک ئەوەی کە ئێستا باسەکرێ هێزەکان بکشێنەوە بێنە هەرێمی کوردستان و دەستی خۆمان سووکەین لە ناوچەکانی دیکەی عێراق. نەخێر، ئەکرێ هەرێمی کوردستان ببێتە بنکەیەک یاخود شوێنێک کە لێیەوە چاودێری یاخود هەماهەنگی ئەمنی و سیاسی و سەربازی خۆمان لەگەڵ عێراق بکەین و ئەمە بێتە پاڵپشتێکی دیکە بۆ هەرێمی کوردستان وەک هەی بووە ئەمریکا و ئەم پاڵپشتیە زۆر زیاترە بێ و لە بەغداش پێگەی بەهێزترە بێت. بۆ عێراق ئاسانە کە هاوسەنگی لە نێوان داواکاری ئەمریکا و ڕازیکردنی دۆستە دراوسەکانی ڕابگرێت؟ زۆر زەحمەتە بێ، من پێم وانییە ئاسانە، بەڵام ئەمە ئەبێ لەگەڵ واشنگتن مناقەشەی بکە و گفتوگۆی لەسەر بکە. کێشەکەش ئەوەیە کە خۆی یەکلا کاتەوە، دوو یاریزانی بەهێز هەن لە ناوچەکە، ئەمریکایە و سیاسەتی دژە ئەمریکا بەوای ناو بنێم، ئەبێ عێراق خۆی یەکلا بکاتەوە لەسەر کامیانە و ئێمە ناڵێن پەیوەندی لەگەڵ ئێران نەبێ، بەڵکو پەیوەندیەکی براوە باڵانسی تێدا بێ، بەرژەوەندی هاوبەشی تێدا بێ، بەڵکو نەبێتە تەرەفێک لە لایەنێک و دژی ئەوی دیکە بوەستێتەوە. میلیشیاکان بابەتێکی دیکەیە کە ئێستا ئەتوانم بڵێم دەسەڵاتی هەموو عێراق لە دەستی ئەوانە لە هەموو ڕوویەکەوە، سیاسی، سەربازی، ئابووری لە دەستی ئەم میلیشیانەیە، ئەبێ ئەمانە یەکلا بکاتەوە. بۆیە دۆخی عێراق ئەکرێ باشتر بێ و ئەم دۆخەی ئەو کاریگەریشی دەبێت لەسەر سووریا بە هەمان شێوە. ئەمە ئەبێ عێراق خۆی یەکلا بکاتەوە، بزانێت سیاسەتی دەرەوەی چۆنە، لە ناوخۆ چۆنە، لەگەڵ ئەمریکا چۆنە، لە ناوخۆی خۆی لەگەڵ دراوسەکانی چۆنە. ئەمە نیگەرانیەکە کە ترامپ چەند نیگەرانیەکی ئەوانەی کە باسم کرد، بابەتی داعش جارێکی دیکە
هێڕەشەکانی داعش نیگەرانێکی دیکەی ئیدارەی ترەمپە بۆیە من پێم وایە ئاسان نابێ ئیدارەدان و چوونە پێشەوەی ئەم پەیوەندیەی کە ترەمپ دەیەوێت لەگەڵ حکوومەتی عێراق بە تایبەتی لەم دۆخە من پێم وانە ئەگەر هەش بێ دوورمەودا بێت دواتر ئەگەڕێمەوە سەر ئەمە بەڵام کەمێک دەگەڕێمەوە دواوە بۆ پرسیاری پێشووترم کە لە وەڵامەکەیدا باسی هەرێمی کوردستانت کرد ئێستش سیاسەتی ئەمریکا هەرێمی کوردستانێکی بەهێزە لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوو یان هیچ گۆڕانکاریەک هەیە؟ سیر کە بزانە سیاسەتی ئەمریکا چۆنە ئەمریکا ئەتوانم بڵێ ملیۆنان دۆلاری لە هەولێر خەرج کردووە بۆ دروستکردنی گەورەترین باڵەخانەی کۆنسوڵخانەی خۆی لە هەولێر من پێم وانە ئەمە تەنها بۆ ساڵێک و دوان بێ یاخود بۆ ماوەیەکی کورت بێ ئەمە استراتیژیە ئەمە لە سیاسەتی استراتیژی واشنگتندا هەیە بە ئاراستەی سەربەخۆیی کوردستان نەتوانم وای ناو بنێم واتە لە دەرەوەی ئەگەرەکان نییە احتیمالات نییە بەڵام ئایا کاتەکەی چۆنە بێ ئەوە بابەتێکی دیکەیە سەرۆک ترەمپ زۆر هاوکار بووە بۆ هەرێمی کوردستان و هاوکاریەکانی ئەمریکا و وەزارەتی جەنگ باوە بڵێم بۆ پێشمەرگە بەردەوامن تا ئێستاش هەن و درێژەیان هەیە و ڕوبەڕووبوونەوەی میلیشیاکان کە ئەمەش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و ئەمریکایە بۆیە من پێم وایە دەبێت کاتێکی باش بدۆزنەوە بۆ گفتوگۆ بۆ داهاتوو و وەک باسم کرد بابەتی پاڵپشتەکانی ترەمپ بۆ هەرێمی کوردستان بەردەوام ئەمە ئاماژەیەکی زۆر باشە بەڵام ئەبێ ئەم کێشەیە لەگەڵ بەغداش یەکلا بکاتەوە کە پێی بڵێ دەبێ پەیوەندی بەغدا لەگەڵ هەولێر چۆن بێ بابەتی سربەخۆیی کوردستان ئەمریکاش هەستی پێکردووە و خەڵکی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان باشم ڕاستیە دەزان و خەڵکی عێراقیش ئەو ڕاستیە دەزانن کە کورد چی دەیەوێ واتە دەنگیان داوە پێشتر بەڵام ببنە دراوسەیەکی باش بەڵام ئایا کاتەکەیکەیە ئەوە بابەتێکی دیکەیە زۆر باشە دەگەڕێمەوە سەر ئەو قسەیت کە گوتت بۆ عێراق قورس دەبێت کە حکوومەتی داهاتووی بەدڵی ئەمریکا بێ بەڵام ئەگەر بەم شێوەیە بێ و ئەگەر لایەنەکانی عێراق ڕازی نەبوون بەم مەرج و پەیوەندانی ئەمریکا چارەنووسی عێراق لە داهاتووە چییە بێ؟ ڕاستیەکە ئەوەیە کە دەبێ بەغدا ڕێکەوتنێک لەگەڵ واشنگتن بکە ئەجا پێی خۆشەیاننا دەبێ ڕێکەوتنی لەگەڵ بکە لەگەڵ واشنگتن ڕێککەون زۆر بەرژەوەندی هەیە هی واشنگتن لە بەغدا و بە پێچەوانەشەوە و ئێستا کە حکوومەتی نوێی عێراق لە پرۆسەی پێکهێنانەیە لە بەرژەوەندی عێراق پەیوەندیەکی باشی لەگەڵ ئەمریکا نەکەر ئەمریکا وڵاتانی ڕۆژاوا هەبێ من پێم وانە دوورکەوتنەوە لە ڕۆژاوا و ئەمریکا لە بەرژەوەندی خەڵکی عێراق بێ بەڵام ترسی من ئەوەیە کە ئێران چۆن ڕۆڵە بینێ لە عێراقا ئایەتوڵڵاکان چۆن ڕۆڵە بینن و چۆن کاریگەری خۆیان ئەخەنە سەر میلیشیاکان لە عێراق لە حکوومەتی داهاتووی عێراق ئایا ئەم گوشارەی ئێران وا دەکات کە بەغدا دوور بخاتەوە لە واشنگتن و ڕۆژئاوا و نزیکی بخاتەوە لە خۆی ئەمە ترسەکەی منە ئەمە جوڵەیەکی عاقڵانە نابێ بۆ عێراق و هیچ کەسێک هیچ دراوسەیەکی ئێران هیچ دۆستێکی ببورن عێراق پاڵپشتی لە جوڵەیەکی لەم شێوەیە ناکە کە عێراق بیکە نزیک کەوێتەوە لە ئێران و دوورکەوێتەوە لە ئەمریکا باڵیۆزی ئێران لە عێراقیڵێت کاڵێ ئامادەین سیستمی سیاسی عراق بپارێزی نەگەر داوامان لێ بکرێ ئەمە بەدەسوەردانە بینیت؟
ئەمە من ناوی لێنێم پرۆپاگەندە. ئێران دوژمنی عێراق بووە بە تاریخ وایە. ناتوانی تۆ بی بە چەند ساڵێک بە چەند مانگێک بڵێ ئیتر مێژوو لە بیرکەن، ئێمە دۆستی ئێوەن، ئێمە هاوپەیمانی ئێوەن، ئێمە هاوکاری ئێوەن. ئەمریکا عێراق دەپارێزێ، هیچ کەسی دیکە ناتوانێت بیپارێزێ. من پێم وانە مێژوو ئەگە بگەڕێتەوە بۆ مێژوو کێ لە بەرژەوەندی گەلی عێراق کاری کردووە؟ ئێران بۆ یان وڵاتانی دیکە. بۆیە ئێستا بە لێدوانێک و بە چاوپێکەوتنێک ئێران ناتوانێت ئەم وێنەی کە لە مێژوو دروستی کردووە بۆ خەڵکی عێراق بیسڕێتەوە. بۆیە من دڵنیا نیم، نازانم ئێران دەیەوێت چ جۆرە یاریەک بکە بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق دوای دەیان ساڵ لەوەی کە سەلماندوویەتی بەکردەوە دژمنی خەڵکی عێراق و بەرژەوەندیەکانی عێراقە بێت. ئێستا بە لێدوانێک هەموو شتێک یەکلا بکاتەوە. من پێم وابێ خەڵکی عێراق ڕاستیەکە باش دەزانن. دەستخۆش بەڕێز جەستن تۆماس، شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکا، سپاس کە لە واشنگتن لەگەڵمان بوویت.